إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. داواکارم لە پەروەردگاری مەزن بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی شیفای نەخۆشەکانمان بدە، بە تایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین. یا ڕەبی خوایە شیفایان بدە یا شافی، و ئەم دەرد و بەڵای کۆڕۆنا و هەموو دەرد و بەڵایەکی تر خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی لە وڵاتەمان بە دووری بگرێ. خوای تەعالا ئەم وەزعەمان بۆ چاکە، دەسڵاتدارانمان ئیسلاح بکە، گرانی و قاچی قوڕی و بێ ئیشی و بێکاری لەسەر وڵاتمان لابات. داوای لێکەین بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی بەرەکەت خاتە هەموو شتە چاکەکانمانەوە، کارەبامان، ئاومان، کار و کاسبی گەنجەکانمان. خوای تەعالا بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی تەرەقی بە دینی ئیسلام بدا لەم کوردستانەیە. خوای تەعالا بێدینی و نیفاق و ئیلحاد لەم وڵاتەی ئێمە لادا. ئامین. خۆشەویستەکانم، من الرباعيات النبوية لچوارینەکانی پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم کە لە هەفتەی پێشوو دانەیەکیمان باس کرد. ئەمڕۆژ ئەوەی پێشوو دەربارەی دوعا بوو، ئەمڕۆ دەربارەی ئەخلاق و ڕەوشتە. عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاز بۆمانە گێڕێتەوە، خوای لێ ڕازی بێ. ئەفەرمێ قال النبي صلى الله عليه وسلم: 4 من كن فيه كان منافقا خالصا، ومن كانت فيه خصلة منهن كانت فيه خصلة من النفاق حتى يدعها: إذا اؤتمن خان، وإذا حدث كذب، وإذا عاهد غدر، وإذا خاصم فجر. ئیمامی بوخاری حەدیثی ژمارە 34 بۆمانە گێڕێتەوە، ئیمامی موسلیمیش حەدیثی ژمارە 58. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم: 4 شت هەیە، هەر کەسێتیایە هەبێ خوا پەنامان بدا منافقێکی تەواوە. هەر کەسێک صیفەتێک لەو صیفاتانەی تیا بێ، ئەوە بەڕاستی صیفەتێک لە صیفاتی دووڕوویی و نیفاقی تایە، حتا وازی لێ تێرێ. ئەو 4 شتەش بریتین لە ئەگەر ئەمانەتێکی پێ بسپێررێ خیانەتی تیاکا و ناپاکی تیاکا. ئەمە یەکەم. ئەگەر قسە بکات لە قسەکانیان درۆکات، یعنی درۆی تێکەڵەکە. ئەگەر عەهد و پەیمانێک لەگەڵ یەکێکا ببەستێ، ناپاکی ئەکا و خیانەتی لێکا و نایباتە سەر، پەیمانەکەی ئەشکێنێ. ئەگەر لەگەڵ کەسێکا بوو بێ بە دەمەقاڵەی، ئینسانێکی فاجر دەرەچێت لە دەمەقاڵەکردنە، لە مخاسەمە و بربەرەکانیەکردنە، هەوڵ ئەدا هەموو ڕێگایەکی فێڵ و فرت ئەگرێتە بەر بۆ ئەوەی ئیلا زاڵ ببێ بەسەر بەرامبەرەکەیە. بە دوای حەق ناگەڕێ، بەڵکو بە دوای ئەوە ئەگەڕێ ئیلا ئەو بابە زەویە. ئیتر بە جمێندان بێ، بە قسەی ناشرین بێ، هەوڵ بدا ورەی بڕۆخێنێ. ئەو جوێندان و قسەی ناشرینە خۆفیشەک نییە، هین نییە، بەڵکو چییە؟ قسەیەکی ناشرین بۆ ئەوەی ورەی بەرامبەرەکەت بڕۆخێنێ. ئیتر ئەلموهیم هەموو ڕێگایەکە گرێتە بەر. ئەم 4 سیفەتە خۆشەویستەکانم لە سیفەتەکانی منافقن. هەر دانەیەکیشی هەبێتیایە لە هەر کەسێکە، ئەوە سیفاتێک لە سیفاتی نیفاقی تایە. بەڵام ئەبێ بزانین خۆشەویستان مسلمانە بەڕێزەکان، ئەبێ بزانین نیفاق و دووڕووی دوو جۆرە. ئەمە گرنگە. ئەم مەسەلەیەکی عەقیدی خەتەرە، ئەبێ ئاگامان لێ بێ. زۆر جار کەسێک سیفەتێک لەو سیفاتانەی تایە، یان ئەو 4 سیفەتەی تایە، یەکسەر ئەم پێڵێ تۆ منافقی، تۆ کافری. ئەمە ئەم قسانە زۆر خەتەرە. نیفاق لە ئیسلامە دوو جۆرە. نیفاقی عەقیدەمان هەیە، و نیفاقی عمل و کردارمان هەیە.
نیفاقی عەقیدە خۆشەویستەکانم ئەوەیە کابرا کافرە بەڵام لەبانەوە خۆی وە ئیسلام دەرەخا بۆ خەڵەتاندنی پێغەمبەر یا بۆ خەڵەتاندنی مسلمانان تا زەربەیان لێدا ئەمە ئەو نیفاقەیە کە خاوەنەکەی کافرە هەموو ڕێگایەکی سوێن خواردن و درۆ و هەموو شتێکەگرێتە بەر بۆ ئەوەی مسلمانان باوەڕی پێ بکەن کە ئەم کابرایە مسلمانە بەس خۆشی لە ڕاستیە مسلمان نییە و ئیمان لە ناو دڵیان نییە خوای تعالی لقرآن پیروزا لباری پیغمبر و فرمی صلی الله علیه وسلم اذا جاءك المنافقون قالوا نشهد انك لرسول الله شایەتی ئەدەین تۆ پێغەمبەری خوای والله يعلم انك لرسوله خوایش ئەزانێت تۆ پێغەمبەرەکەیت تۆ پێغەمبەری ئەوی والله يشهد ان المنافقين لكاذبون خوا شایەتی ئەدا کە پێغەمبەرە محەممەد پێغەمبەرە بەڵام شایەتیشەدا کە ئەو منافقانە درۆکەن لە شایەتمانەکەیانە باوەڕیان بە پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم جا ئەمە ئەبێ ئاگامان لێ بێ ئەمە نیفاقی عەقیدی کابرا لە ئەسڵا باوەڕی نییە کافرە بەڵام خۆی وە مسلمان دەرەبڕێ بەڵام ئەم جۆرەکەی تر کە حەدیسەکەی ئێمە لەسەر ئەوەیە ئەمە باس لە نیفاقی عەمەلیەکە یعنی کابرا هەندێ عەمەل ئەکا هەندێ ئەخلاقەکە خۆی لە ڕاستیە ئەخلاق مسلمانان نییە ئەخلاق منافقەکانە یعنی مەسەلەن درۆکردن ئەخلاق منافقە ئەخلاق کافرە مەسەلەن پەیمان شکاندن ئەخلاق کافرە ئەمانەت نەپاراستن ئەخلاق کافرەکانە گوێندان و قسەی ناشرین و هەوڵدان بۆ ئەوەی ئیلازاڵ ببی بەسەر بەرامبەرەکەتە ئەمە ئەخلاقی کافرەکانە هەر مسلمانیە تیای بێ ئەخلاقی لە ئەخلاقی ئەوانی تایە بەڵام مەرج نییە ئەم کابرا کافر بێ لەوانەیە کابرا مسلمان بێ ئیمانی هەیە بس ئیتر ئەم ئەخلاقانە زاڵ بووە بەسەریا ئەم ئەخلاقانە زاڵ بووە بەسەریا ئەبێ وازی لێبێرێ ئێمە ئەگەر خۆمان بە مسلمان نەزانین ئەبێ وازی لێبێنین خاڵی یەکەمی خۆشەویستەکانم الخصلة الأولى إذا اؤتمن خان ئەگەر ئەمانەتێکی پێ بسپێرێ خیانەت ئەکاتیایە فالإنسان السوي يحفظ الأمانة إنساني راستقيني مسلماني راستقينة أمانة باريزية ولا يبددها بفي الرؤيا نايدا ويرد الودائع إلى أهلها ويصون الأمانة بمفهومها العام أمانة بحمو مفهوم كاني يعني مثلا أمانتي كاربدست أمانتي أم كردستانة كوتو تدس بري خلق أما أمانتها أبي بي باريزن أبي معاشي خلقاتي خويا أبدا أجر لقيفاني خويا أنا أندر كردوها أبي هوري بو بدن أبي خمي بخون نقبل أم هفتكيترنا أم هفتكيتر أروينو بو بقى لقال هذا عنشين واجتماعك هفتيل احتمالية كابرا حيزو دزبه هفتيل احتمالية كابرا لبر بي باري لواني سري لي بشيوه هفتيل بس بوي إنسانك نخوش بيو باري نوي بمري تو هفته بدواي هفته أما قالتا كردنا بخلق براسي أما نپاراستني أمانته إنساني مسلمان بيبي باريزي بو دعاكين خواهي قورا هدايتيان بدو أو خمم خاتنا ضليان هروها أمانة بيرا أمانتي تو وكو باوك أمانتي دايك لمالا بو باراستني مالو بناري خوي أمانتي موظفيك مديري دائريك أمانتي ملايك لمزقوتكيا أو قساني كبيويست قصي خواه وبيغمري خواه أبي بيكاو شرمي لينكاو نيشترسي ببي بيويست أمانتي أو أمانتي كأدرية دستو بو نمونا كابرايا ديتا لا دفترك لا دا أنا وكو أمانت أي داتا دسي تو إيشو كاسبي بيبكي تو بروي بفي روي بدو يدواي بروي بولا إفلاسم كرت أما الراسية أجر منيش باورت بيبكم هزارها مسلمانية باورت بيناك يعني چي إفلاسم كرت يعني حرچي كسي لم كلارا لم قرميانا لم كردستانا پارەی خەڵک کۆ بکاتەوە بۆ ئەوەی ئیشی پێ بکە ئەبێ ئیفلاس بکە یعنی چی یا ئەمە فێڵێکە و هینێکە خەڵک فێری بووە بۆ ئەوەی پارەی خەڵک بخوا و دوای بڕوا پشتی تری پێ بکە ئەمانە هەمووی ئەمانەتن نەپاراستنی زۆر خەتەرە ئەمجا ئەمانەتی دینت ئەمانی ئەمانەت زۆرە زۆر شت هەر شتێک بە تۆ سپێررا ئەمانەتە هەر شتێک دراوە دەستی تۆ بیپارێزی ئەمە ئەمانەتە و ئەبێ بیپارێزی نيبارزي خيانة خوش يسكانم خوي تعالى أمرك لقرآن بيروزة إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها بلا منافق تشيكا منافق نيبارزي منافق جو بأمانة نادا خمي خلق ناخوا خمي خوي ناخوا خمي مناري خوي ناخوا
خەمی دینەکەی ناخوا ئەوە زۆر خەتەرە. ئیمامی ئەبوو حەنیفە خوای لێ ڕازی بێ تاجر بوو، تاجرێکی گەورە بوو. کابرایەک ئیشی لەگەڵا کرد، ئەو زیاتر سەفەرێ کرد. ئیمامی ئەبوو حەنیفە بەهۆی علم و شارەزایەکەیەوە زۆرتر ئەمایەوە ئەو سەفەرەکانیە کرد، ناوی بیشر بوو. بۆ تجارەت چوو بۆ میسر، بۆ تجارەت کڕین و فرۆشتنی کەلوپەل و قوماش و ئەوانە. ئەمیش 1000 پۆشاکی حەریری، 1000 پۆشاکی حەریر و هەورێشمی بۆ نارد، لەوێ بیفرۆشیە. کاتێک گەیشتە دەسی تەماشای کرد عیبێکی تایە، یعنی عیبێک لە ئەو کەلپەلانەیە هەیە. هەواڵی ناردۆ بۆ ئیمامی ئەبوو حەنیفە، فەرمووی ئەوەی تۆ ناردتە عیبێکی تایە. فەرمووی دەی هەر کەسێک لێتەکڕێ پێی بڵێ ئەو عیبەی تایە، هەر کەسێ لێتێکڕێ پێی بڵێ ئەو عیبەی تایە. دوای ئەوە کابرا گەڕایەوە هینەکانی فرۆشت. ئیمامی ئەبوو حەنیفە پێی فەرموو ئەوانەی کە پێت ئەفرۆشتن پیانت وت ئەو عیبەی تایە؟ وتی وەڵڵاهی لە بیرم چوو. ئەفەرمێ ئیمامی ئەبوو حەنیفە هەرچی پارەی ئەو کەلپەلە بوو، قانجاز و سەرمایە هەر هەمووی بەخشی، هەر هەمووی کرد بە خێر. وتی وەڵڵاهی من پارەیەکم ناوێ کە فێڵی تیا کرابێ. بۆ کابرا لە بیریشی چوو، بەس فێڵە عیبێکی تیا بوو ئەبێ بیڵی. بڕۆ مەعرەز، ئەمە ئەبینی ئەم مەردایەتیە لە خەڵکی ئەم زەمانە. بڕۆ مەعرەزی سیارەکان ئەبینی خەڵک چۆنە، بڕۆ بازاڕەکان ئەبینی خەڵک چۆنە. لەو لاشو هاوارەکەڵی خوایە دوعاکەین وەرناگیرێ، لا حول ولا قوة. دوعا چۆن وەرەگیرێ کە تۆ کابرایەکی فێڵباز بی، خیانەت لە ئەمانەت بکەی، خیانەت لە هەموو، بەس مهم ئەوەیە پارەت دەستکەوێت. خاڵی دووهەم یان صفەتی دووهەمی نیفاق ئەوەیە کە ئەگەر قسە ئەکات درۆی تیاکە. فالإنسان السوي صدوق في قوله، لا يتكلم إلا بالصدق ولا يتحدث إلا بالخير، فيأمر بالمعروف وينهى عن المنكر ويدعو إلى الله. إنساني راستقينا، مسلماني راستقينا دروناك آواتاني حموشتي بواضحي في الله كان ناڵێ من شتێکم لەبان و لە ژێریشۆ شتێتر بێ. شتەکانی وازەحە لە ژیانە، ئەمر بە چاکە ئەکا، نەهی لە خراپە ئەکا، بانگی خەڵکی ئەکا بۆ لای خوا، ئەمەیە. بەڵام منافق نە، بەڵام منافق ئەگەر 100 قسە بکە کۆمەڵێ لەو قسانەی درۆیە. ئیتر هەر لە 2 درۆ تا ئەگاتە 50 درۆ تا ئەگاتە 100 درۆ، هەر درۆیە. ئەگەر ئەو صفەتت تایە ئەبێ هەوڵ بدەی چاکیکەی. خوا پەنامان داگیناوە صفاتی ئیبلیسە. ئەها ئیبلیس شەیطانی نەفرین لێکرا و کاتێک بە ئادەم و حەوای وت وەقاسەمەهوما، سوێنی بۆ خواردن. کاتێ وتی ئەو دارە لەو دارە بخۆن، ئەبن نازانم بەچی، سوێنی بۆ خواردن، بەو سوێنە خەڵەتاندنی. چونکە ئادەم و حەوا تەسەووریان نەکرد کەسێک هەبێ سوێن بخوا و درۆ بکە. وقاسمهما إني لكما لمن الناصحين. خوا پەنامەم بدە. صفەتی سێم خۆشەویستەکانم کاتێک وإذا عاهد غدر، كاتك بيمان أدا غدرك. فالإنسان السوي يحفظ العهد ويصون الود ويفي بما عاهد، لكن المنافق لا عهد له. إنسان مسلمان راسقين هر قسەیەکی کرد پەیمان هەر بە تایبەتی پەیمان هەر پەیمانێکی دا ئەیباتە سەر. ئەگەر خەساریشی تیا کردووە، ئەگەر ناڕەحەتیش بۆ، حتا تەنانەت ئەگەر ڕۆحیشی لەسەردانا. بەڵام ئەمڕۆ پەیمان ماوە، پەیمانی لێ ئەسێنی بەیانی سەیرەکەی درۆکە، پەیمانی لەگەڵ ئابەسی سەیرەکەی ئەیشکێنێ. یعنی ئەسڵەن شتێک نەما، وشەیەک نەما لەم زەمەنە خوا پەنامان بدا لەناو زۆرینەی خەڵکە کە ناوی پەیمان بێ. چونکە خەڵک بەعام درۆزنن، بەعام پەیمان شکاندن لە ناویانە شتێکی ئاساییە. خوای تعالی لە قورئانە ئەفەرمێ وأوفوا بعهد الله إذا عاهدتم ولا تنقضوا الأيمان بعد توكيدها. ئەو پەیمانەی کە ئەیدەن بە ناوی خواوە ئەبێ بیبەنە سەر. نابێ دوای ئەوەی کە واسیۆنتان خوات ئەو پەیمانە بۆنە سەر، بەڵام دوای ئەوە بیشکێنن عوزرێکی بۆ بدۆزنەوە. ئاخر خۆ یەکسەر کابرا نایشکێنێ، فێڵێکی بۆ دۆزێتەوە، یعنی شتێکی بۆ ئەدۆزێتەوە دوای ئەی شەرعێنێ بۆ خۆی و ئەیشکێنێ. خوا پەنامان بدە. ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وانە بوون، پێشینانی ئەم ئومەتەی ئێمە وانە بوون. یەکێ لە ئەسحابەکان جاری وابوو جار چوونە سەر حوشتە تۆزێ زەحمەتە، چوونە سەری و دابەزین و دوای ئەوە سوار ببیتەوە.
سواری حشتەکەی ئەبوو قەمچەکەی لە دەستێ کەوتە خوارۆ ئەیداوە بان شانی مسلمانێکە نەی ئەوت فێی زەحمەت نەوێ ئەو قەمچیەم بدەرە دەست ئەزانن بۆ چونکە پەیمانی بە پێغەمبەر دابوو صلی الله عليه وسلم داوای شت لە خەڵک نەکا یعنی ئەصحابە هەندێکیان پەیمانیان لەگەڵ پێغەمبەرە بەستوو صلی الله عليه وسلم کەوا داوای شت لە خەڵک نەکەن بۆیە ئەی فەرموو دا ئەبەزیم لە حشتەکەم قەمچەکەم خۆم هەڵمەگرت ئەمجا سواری حشتەکەم ئەبوومەوە لەبەرەوەی پەیمانم بە پێغەمبەر دابوو خەڵک ئاوایە جاران خەڵک ئاوا بوو ئێستەش بەو شێوەیە کە ئیبینن صفەتی چوارم خۆشەویستەکانم إذا خاصم فجر فالإنسان السوي عند خصومته يبقي للصلح موضعا ويسعى إلى السلام الفردي والجماعي ويتنزه عن الفحش في القول وفي العمل إنساني مسلماني راستقين أو مسلمانيك با لەگەڵ خەڵکیشا دەمەقاڵە هەر ئەبێت تو لەگەڵ جاری وایە لەگەڵ کەسوکاری خۆتە لەگەڵ باوکتە لەگەڵ براتە لەگەڵ دایکتە لەگەڵ ئامۆزاتە لەگەڵ کەسەکان خۆتە شتێک ئەکەوێتە بەینتان جاری وایە لەگەڵ خەڵکی ترا شتێک ئەکەوێتە بەینتان ئینسانی مسلمان کاتێک لەگەڵ کەسێکا کێشەیەکی بۆ دروست ئەبێ ئیمامی عەلی لەگەڵ عەباسی مامەیە کێشەی بۆ دروست بوو هاتنە لای ئیمامی ئەبوو بەکر حەلیکا لەسەر پارچە زەویەک ئەم ئەیوتی منە حەقی منە و ئەویش ئەیوت حەقی منە بەڵام کەسیان فجوریان نەئەکرد پیاوچاکان فجوریان نەئەکرد فجور ئەوەیە کە سنوور بەزاندن ئەوەیە کە بەدەم و بەکردەوە هەوڵ بدەی فێڵ بکەی هەوڵ بدەی وەرەی کابرا بڕۆخێنی هانابینن ئەمڕۆ لایەنە جیاوازەکانی ئەم خەڵکە ئیتر لایەنی حزبایەتی بێ لایەنی فکری بێ لایەنی حتا هەر جۆرە لایەنێک لە فەیسبوک چی بە یەکتریەکەن وەڵڵی وای پێ هاتووە شەرمەکەی بڕۆیتە سەر فەیسبوک جوێندان و قسەی ناشرین و بوختیان بۆ یەکتری هەڵبەستن و درۆکردن و جارێ درۆ هەر شتێکی زۆر زۆر احتیاجیە با بزانن جۆرێک لە جۆرەکانی درۆ ئەوەیە کە تۆ شتێک لە یەکێ ببیسی بەبێ ئەوەی تەئکیدیکەی تۆش بیوەیتەوە جاری وا هەیە سێ ڕۆژ لە فەیسبوک دەک لێ داتەوە دوای ئەوە دەرەکەوە نییە ئەی وەڵڵی نەمزانی بۆ ئەمە کرد من ئاخر ئاگات لە خۆت نییە ئاگات لە خۆت نییە مسلمان نابێ وابێ مسلمان نابێت جوێن فرۆش بێ مسلمان نابێت شتێنێک بڵێ بەڕاستی لەگەڵ عەقیدە و بیر و باوەڕەکەیان نەگونجێت تۆ وعدت بەخوا داوە تۆ ڕۆژانە چەند جار شایەتمان ئەهێنی ئەڵێ ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەد ئەنە محەممەدەن ڕەسوول الله ئەی قەینا ئەوە کەی لەگەڵ ئەو شایەتمانە ئەگونجێ کەی صیفاتی مسلمان ئەو صیفاتانەیە کە تۆ ئەنجامی دەی بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ و داوا بکەین خۆی تەعالا هیدایەتمان بدا ئینشاء الله یا ڕەبی خۆیان بەردەواممان بکەین لەسەر ڕێگای ڕاست یا ڕەبی خۆیان کارێک نەکەین تۆ پێت ناخۆش بێ یا ڕەبی لەسەر ئەو دینەی کە تۆ دادبەزاندەوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەواممان بکەی ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوشي سكانم هر أم حديثة بشيوازك يتر أبو هريرة وما نجرته فرمي في غمر صلى الله عليه وسلم فرمي آية المنافق ثلاث علامة منافق دروسيانا إذا حدث كذب أجر قسەی کرد درۆی تیا بکە وإذا وعد أخلف وأجر وعدێکی دا نەیباتە سەر وإذا اؤتمن خان لەناو ئەم حەدیسە دووەمیان وەکو بڵێ بابەتێکی ترە بەس ئەویش یعنی وعدێکی دا نەیباتە سەر ئەمیش بەری ئەتوانی بڵێ لەلایەکەوە بەری درۆکە ئەکەوێ چونکە وعدێ بدەیت و نەیبێتە سەر یعنی درۆزنی لەلایەکی شۆ بەری پەیمانەکە ئەکەوێ چونکە تۆ وعد پەیمانە داتە و نایبێتە سەر براینە خەڵک زۆر گوێ ناداتە وعد جاری وا هەیە کابرا وعدێکت پێدا ئەڵێ بۆ نمونە من بۆ نمونە ڕۆژی چوارشەممە ڕۆژی سێشەممە ئیشێکم هەبوو لەگەڵ برایەکە لە بازاڕ ڕۆشتم سەیرم کرد قەرەباڵغ مەجالی نییە بمبینێ تەلەفۆنم بۆی کرد وتی بڕۆ سبەی سعات 8:04 تا
تا 8:30 من بنیش بەیانی شەو کە خەوتم باوەڕ بکەن بەردەوام نوێشکما بوو سعات 8 نەوەک نێمە خەبەرە کاتی هاتمە خەبەرە تەماشام کرد 8:30 حەج زۆر تێکچوو نازانم چۆن خۆم کردە بەر نازانم چۆن کەوتم ڕێ کاتێک چوو ماوە سەیرم کرد هەر نییە لەوێ ئێمەلایەک و عەمامەیەک و نایشتوانێت لە هەنێ شوێنێکا بۆستێ چیەکەی هەندێ هاتم و چووم و هاتم و چووم و ئەوانە تا سعات 9:30 چاوەڕوانیم کرد ئیتر بێتاقەت وتم سعاتێک نهاتووە ویستم بگەڕێمەوە تەماشام تەلەفۆنی کرد ئەوە ئێستا دێم ئەیوتم برا ئەمە کەی وعد و پەیمانە تۆ من شەو نەخەوتمە باوەڕ بکە لە قەلەقیان نەخەوتمە خۆشتەکە زۆر گەورە نییە بەڵام ئینسانی مسلمان خاوەن وعد ئەبێ وعدێکی دا بیباتەسە ئەبێ وعدێکی دا خەمی بخۆ نابێت تۆ گوێ بە وعد نەدەی شتێکی تری شێخ خۆشەویستەکانم ئێمە لە بابەتی کۆڕۆناوەمانە خۆپاراستن لە کۆڕۆنایەکی لەو شتانەی وتمان لە مزگەوتە یعنی هەوڵ بدرێت زۆر ئاودەس و سەر ئاو و شوێنی دەستنوێژی مزگەوت بەکار نەهێنرێ هەتا ئەتوانرێ ئینسان لە ماڵە دەستنوێژ بگرێت یەکێ لەو خاڵانە کە ئەیبینی لە مزگەوتەکانە لە ئێسە و لە هەموو کاتێکی تریشە چوونە سەر ئاو خەڵق ئادابەکانی چوونە سەر ئاو ناپارێزی ئێستا ئەو ئاودەسانە پاککەرەوە دوای دوو کەس چوو ئاودەسەکە ڕۆی ئیتر حەز ناکەیتە بچتە ئەو دەوری ئاودەسەکەش نەزەم خەڵک بۆ یعنی دێ بۆ مزگەوت خۆوانەی دێن بۆ مزگەوت ئەوانە نەچنە سەر ئاو تۆ دێی بۆ مزگەوت بۆ نمونە بۆ ئادابی ئیسلامەتی تەطبیق ناکەی لەسەر ئاوە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆتە سەر ئاو ئاوا چۆتە سەر ئاو یا ئەصحابە یا پیاوچاکان تو ئەو سەر ئاوە کە ئەچی پێشە تۆزی ئاوی پیا بکە با پیسێکە نەگرێتە خۆی پێشە تۆزی ئاوی پیا بکە دوای ئەوەی کە هەڵسای پاکی کەرەوە چونکە لە دوای تۆ خەڵکێک تر دێ دەستنوێژەگرێ و تاراتەگرێ ئەی چۆن ئەبێ ئینسانی مسلمان ئەمەنە پرت و پیس بێ با کابراوەتی وەک ئەو مەلایەمان پێ نەیە ڕۆژە تووڕە بوو وتی والله ئەمە حاڵ نییە لە وتاری جمعە وتی ئەمە حاڵ نییە ئەمریکا لە بەحر الأبيض المتوسطۆ ساروغە نێرەی کاتە کون و قوشبنەکانی ئەو کوردستانە و شاخەکانی هەورامانە کابرای کوردی لای خۆمان لەبەر ئاو دەستێ دایانشێ نازانێ وە جوانی پیسەکەی خالیکە يعني خەریکە ئاوا يعني سەیرەکەی ئەمە نازان ادعای ئیسلامەتی شەکەین ادعای پێشکەوتنی شەکەین زوانمان درێژە باسەواکەین فلان غەڵەتە فلان غەڵەتە فلان غەڵەتە فلان ئەبێ باش بێ فلان ئەی بەوتە خۆمان سەیرەکەی سیفاتەکانمان جوان نییە بۆیە ڕجاو تکام وایە ئینسان پاک و پارێزی بپارێزی بە تایبەتی لە مۆزعە لەم زروفە لە هەموو کاتێکشە تو هەرە بێ پاک بی تەنەظەفوا فإن الإسلام نظيف پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم پاک بن پاکێتی بپارێزن چونکە مسلمان پاکە إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا